پرسی سینەمای کوردی لە سەرەتاوە تا هەنووکە. نووسین و خوێندنەوەی ئەژێ موحسین. سینەمای کوردی مەبەست لەو فیلمانن کە بە زمانی کوردی نووسراون لە مەڕچاندنی کوردی و گەلێک و لە چوارچێوەی وڵاتانی ئێران و عێراق و تورکیا و سووریا یان شوێنەکانی تر بە تایبەتی ئەوروپا بەرهەم هاتوون. مشتومڕی زۆر لەسەر خودی ئەم هونەرە وەکو پرسێکی نەتەوەی و هاوشێوەی چوارچێوە پارچەکانی کوردستان بەشبەشکراوەتم و مژاویە. لە ڕاستیدا سەرباری دابەشکاری سیاسی بەڵام نەخشەی فیلمی کوردی وێنەیەکی هاوبەشی سەردەم کوردەکانە. سیاسەت نەیتوانێەوە تەلبەند و سنورداری بکات، تەنانەت لە دەرەوەی سنوورە دەستکردەکانی کوردستانیش. تەنانەت ئەو کوردە فیکراوانەی کە لە دووری چەندین فەرسەخ لە نیشتمانەکەیانەوە توانیان لە ڕێگای هونەری سینەمایی دەنگ و ڕەنگی نەتەوەکەیان لە مێژوودا تۆمار بکەن. ئەگەر مێژوو نووسان بەوشە هەوڵی ناساندنی نەتەوەکەیان دابێت، ئەوە سینەماکارانی کورد ڕووگە و وێنەکەیان تۆمار کردووە. تەنانەت توانیویانە سەرباری ستەمی سیاسی کولتور و فەرهەنگی کوردی بە دونیا بناسێن. کەواتە بۆ پێی کە سینەما کارەترینی هونەرەکانە و حوتەم دەسەڵاتی دنیایە، دەبێت سینەماکارانی کوردیش لە هەنووکەدا بە پشتبەسن بە مێژووی گەر و هونەرەکەی هەوڵ بدات و لەو دەلاقانەوە جیهان ببینێت و بیخوێنێتەوە کە سینەمای جیهانی پێی دەبینێت. ڕووکاری مێژووی سینەمای کوردی هەرچەندە فیلم کۆنتترین میدیای دەنگی وێنەیە لە ناوەڕاستەکانی دەی ساڵی 1920 گەشتە چەند شارێکی کوردستان، بەڵام سینەمای کوردی دەستپێکێکی درەنگتری لەمەی هەیە. فیلمی زارە کە لە ساڵی 1928دا بەرهەم هاتووە بە یەکەمین فیلمی کوردی دادەنرێت کە لە ئەرمینایەکەتی سۆڤێتدا بەرهەم هاتووە، بەڵام دەکرێت بەرهەمە سینەمایەکانی یەڵماز گونەی فیلمسازی باکووری کوردستان مێگەل ساڵی 1970 دیوار ساڵی 1983 و بە تایبەتی فیلمە سەرکەوتووەکەی واتە ڕێ ساڵی 1982 کە توانی خەڵاتی دیارخومای زێڕینی فیستیڤاڵی کان بەدەست بهێنێت. دەکرێت ئەم هەنگاوەی یەڵمازگونەی بە جددیترین هەنگاو بۆ پێکهێنانی ڕوانگەی نوێی سینەمایی کوردی بزانرێت و هەژمونی سیاسی لە وڵاتانی نەتەوەی کوردی نیشتەجێن ڕێڕەوی سانسۆر و جیاکاری تایبەتی بەرامبەر بە بەڕێوهێنان و نمایشکردنی ئەو فیلمانە گرتە بەر کە بابەت و زمانەکانیان کوردی بوون. یەڵمازگونەی دەرهێنەری بەناوبانگی کورد لە وەڵامی ئەو پرسیارەی ئایا تا ئێستا فیلمی کوردی لە باکووری کوردستان و لە تورکیادا بەرهەم هێناوە، گوتی دیارە لەبەر ئەوە بەرهەم نەهێناوە کە زمانی کوردی بە شێوەیەکی یاسایی لە تورکیادا قەدەغەیە. تەنیا لە یەکێتی سۆڤێت و عێراقدا ڕێگری سیاسی کەمتر بەرامبەر بە فیلمسازە کوردەکان گیراوەتە بەر. ئەم ئازادی ڕێژەییە بووە هۆی ئەوەی یەکەمین فیلمە کوردیەکان لەم وڵاتانەدا بەرهەم بهێنرێت. ئەوە بوو لە کۆماری ئەرمەنستان هەموو 10 ساڵ جارێک فیلمێکی کوردی بەرهەم هێنرا.